بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای عێراق و بە تایبەتیش دوای نەمانی داعش ئایندەی عێراق بە چ شێوەیەک دەبێت. زۆربەی پارت و لایەنە سیاسیەکانی عێراقی چ لە نێو شیعەدا چ لە نێو سوننەدا چ لە نێو کوردیشدا بە شێوەیەک لە شێوەکان پرۆژیان هەیە بۆ ئایندەی عێراق دوای نەمانی داعش تاوکو ئێستا نازاندرێ. عێراق بە یەک پارچەیی دەبینێتەوە، عێراق دابەش دەبێت، عێراق لەسەر بنەمایی فیدرالی هەرێمێکی سونە بۆ سونەکان لە عێراق دادەمەزرێ بۆ قسەکردن سەبارەت بە ئایندەی عێراق دوای داعش. بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە دکتۆر محەممەد بازیانی ڕێکخەری گشتی بزافی چاکسازی لەگەڵمانە و لە دهۆکەوەش دکتۆر موئەید طەیب پەرلەمانتاری پێشووی عێراقی ئەویش بە هەمان شێوە لەگەڵمانە. لە شاری بەغداوەش نەوزاد ڕەسوول ئەندامی ئەنجمەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. پێم باشە لە بەغداوە دەست پێ بکەم. بەڕێز نەوزاد ڕەسوول چی دەگوزەرێ لە بەغدا ئایندەی عێراق دوای نەمانی داعش بە چ شێوەیەک دەبێت لە کاتێکدا ینی تەنانەت شیعەکانیش هاوڕان نین، یەک پرۆژیان نییە سەبارەت بە ئایندەی عێراق هەرچەندە لەگەڵ ئەوەن کە یەک پارچەی خاچی عێراق بپارێزرێ، بەڵام ئایدیایەکێ لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان عێراق بکەوێتە ژێر کۆنتترۆلی شیعەکان. پرسیارەکەم ئەوەیە ئێستا ئەوەی کە لە بەغدا دەگوزەرێت چییە؟ بەڕێز نەوزاد جێت لێمە؟ پێم وایە گرفتێکی تەکنیکی هەیە. نەوزاد ڕەسوول دیارە گوێی لە دەنگی من نییە. دەچمە لای بەڕێز کاک نەوزاد کەوایە دەنگی من بەو ناگە. دەچمە لای دکتۆر موئەید طەیب. دکتۆر ئایندەی عێراق چۆن دەبینی دوای داعش لە کاتێکدا وەکو پێشتر باسم لێوە کرد هەر لایەنێک هەر حزبێک ئەجندا و پرۆژەیەکی خۆی هەیە. عێراق بە یەکگرتووی دەمینێتەوە؟ ئەگەر ئەم بین ڕاستیژی داعش بکەینە خاڵەکە دابەشکردنە سێ سەردەما بەری داعش، سەردەما پەیدابوونە داعش و سەردەما پشتی داعش ئەم دەبینین کو داعش کارڤەدانێکە سروشتی بوو بۆ وان هەمیلاداناش دەستوری و ڕێککەفتنên سیاسی و پرەنسیپê شراکەت و تەوازن و تەوافقê کەواتە عێراقا پشتی داعش چێنابێت عێراقا بەری داعش بتن دڤیا گۆڕینەکە ڕۆح و ڕیشالی فۆرمê عێراقێدا بێتەکردن. سیناریویا ku ev rûkeş hemiya pitir tête behezkirin ew e ku ew projê berê yê Emerîkî ku sê herêma li Iraqê sê herêm bêne durustkirin, herêma Şîe, herêma Sunne, herêma Kurdistanê ku heye. Ev e nike gelek tête behezkirin. Emerîka şêweyekî ciddî li ser vê pirsê kar diket. Nêzîkbûna Siûdiyê û bijîn hikûmeta Bexda her ji bo wê me bestiye lê ev jî ne karekê pisanahî ye. Rastî heger em bên Herêma Kurdistanê bû çi pisanahî çêbû, Herêma Kurdistanê partiyên siyasî hebûne, serkirde û karîzma hebûne, miletê Kurtî rêxistî bû, çarçêvê çend partiye hêzên siyasî da ku lêk têgihiştinek navxwan da bû. Hekî em bên berê xwe bideyîne Herêma Sunne ku parêzgeha Mosul û parêzgeha Enbar û Salaheddîn û Diyala barabtir ev van çara bijîn kom bûyne Sunne, em berxwedeyîne hîç hêzeka siyasî nîne ku rêxistinê wê şiya bin li her çar parêzgehên Sunna hebin. Her wisa Sunna ne sîmbolekî dînî heye, ne merceiyeteka dînî ev rû heye, ne merceiyeteka Sunnî. Ji ber hindê jî ew jî pisanahî nabit diristbûna herêmeka Sunne.
شلایەکی دیڤە شیعە وەسا هەزرتکەن طبعا ئێکیش تشتێک گەلە خراپ کۆ داعش پەیدا بووە ژبلی کۆ بژین تاوانین گەلە مازن ئەنجام داینە دیتنا من سەرئەنجامن پەیدابوونە داعش ئەو بۆ حەشد شعبی دەرکێت حەشد شعبی وەکی کارڤەدانێک بۆ داعش هاتە دامەزراندن وڵاتێکی دەموکرات وڵاتێکی کو بێشتە خو ئەس دەموکراتم و دەولەتا قانونێ مە چێنابێت دوهێزین لەشکری هەبن شیعانێکی هەزر دکەن کو پتر هاتنە ڕێخستن قوربانیە داین ji bo wê jî ew bendêne ku li Iraqa bihêt desthelata şî'a master lê bihêtin helbet eger ew servê berdewam bibin ev e bêguman Daişeka dî dê xwedanken û Daişeka kirêtir ji vê کەواتە هێشتا وەڵامی پرسیارەکەی منت نەداوەتەوە یعنی ئایندەی عێراق دوای داعش بە چ شێوەیەک دەبێت ئایا عێراق بە یەک پارچەیی دەمینێتەوە یاخود ئەوەی کە باسی لێوە دەکرێت زۆر جار تەنانەت لە میدیاکانی کوردستانی و حزبە کوردستانیەکانیش باسی لێوە دەکا دابەشبوونی عێراق ینی ئەگەرێکە لە داهاتوودا ببێت بە واقع بەێ عێراق ئەس ڕاستیژی حتانێکە نەزەڵالە کانێدی عێراقا پشتی داعش چ لێ هێتن ئەم کەسێک ئەبێدی هەمی دەبنە پێشبینی و تەخمین کە عێراق دێ چ لێ هێت ئەس بەحسە ڕەوشە عێراقت کەمیە ئەڤروکە احتیمالاتێت دابەشبوونە عێراقی سەرسێ هەرێمە کوردستانی ئەو تشتێکە یا پێک هاتی و چووی بەس دروستبوونە هەرێمەکە سنە کۆ ئەمریکا ئەڤروکە سەر کارت کێت و خەلکەمیت بێژم بلا بتە سێ هەرێم ئەز ێ زەحمەتیە دروستبوونە سێ هەرێمە دبێژم ئێک بێژین سنە نەڕێخستینە نەوان کاریزمایە و سیمبۆلێکی دینی هەیە نکێنە بێژین سمبۆلێکی سیاسی هەیە نەڕێخستنێک هەیە وانە هەمیە کۆم بکەن سیناریۆیەک و عێراق ببتە سێ هەرێمن فدرال زەحمەتیاوێت دروستبوونە هەرێمە سنادایە سنانکە نە ئامادەنە هەرێمێکی دروست بکە بەێ سنادوێن هەرێمێکی دروست بکەن بەری نکە نەدویان نکە سنە ڕازینە هەرێمەکە سنە دروست ببێت لێ ئامادەبوونین ئامادەکاریان بێ هەرێمێ حتانکە مرۆڤ بەرچاف نبینن نەهێزەکە سیاسیە سنە هەیە نە کاریزما و سیمبۆلێکی دینی سیاسی هەیە بۆ vê ez dibêjim em nikê hemiye behskein ku Iraq nabit wekî Iraq'a berî Daeş bit lazim e formê Iraqê şeklê Iraqê îdara Iraqê bête gorîn baştirîn çareserî jî ew e ku bibne sê herêm herêma sunna durist bibit lê herêma sunna dê çawa durist bibitin ev e pirsiyar e باشە زۆر باشە ئەو پرسیارە ئاراستای دکتۆر محەممەد بازیانی دەکەم دکتۆر ینی دکتۆر موەیەد تەیب باسی لەوە کرد کە لە نێو سونەکاندا سمبول نییە واتە سەرکردەیەکی دیار نییە لە نێو پێکاتەی سونەی عەرەبیدا و تەنانەت ڕێخستنیشیان بەهێز نییە کەوایە ینی ئەوەندەی لە قسەکانی دکتۆر موەیەد تەیب تێگەیشت بم ینی گەیشتۆتە ئەو ڕادەیە سونەکان تەسلیمی واقعی ئێستای عێراق بن و ببن بە بەشێک لە حکومڕانی شیعەکان ئایا تورکیا عەرەبستانی سعودیا وڵاتانی سونە مەزهەب ینی ئامادەن ینی ئەم وەکو گوتنی ئەم سنیە پڕ لە شیرنیە بدەن بە شیعەکان سەرەتا بەناویخوا بەخێراتنی هەردوو میێوانی بەڕێز دەکەین لە ڕاستیدا ئەوەی کە ئەو برائەزیزەمان کاکتۆر باسێکە ئەو حەقیقەتێکە سونە نە سمبولیان هەیە و نە توانیانە وەکو هێزێکی گەورە لە ناوچەکەیە دەرکەون ئەوە حەقیقەتە بەڵام هیوا ئەواتی ئەوان ئەوەیە کە کورد لەم قۆناغەدا بەتایبەت سونەکان کە زۆرێک لە نوخبەی سونە من بینیوە لەم قۆناغەیە ئارزوی ئەوەکەن کورد دەوڵەتێکی ببێ و ئەگەر ئەوان هەرێمێ بن لەو دەوڵەتە کوردیە ئەوان ڕازین تەنانەت کەسایەتێکی وەکو سەرۆکی جەبهەی تەوافقی پێشتری عێراقی دکتۆر عەدنان دلێمی کە لە چەند دانیشتێکە ئێمە بەیەکۆ دانیشتنە زۆر بە ئاشکرا ئاماژەی بۆ کردووە ئێمە پێمان باشە لە عێراقەکە بژین لە عێراقەکە بژین سەربەرز بین
ماڵمان پارێزراو بێ شەرەف و ناموسمان پارێزراو بێ کەواتە پێت وایە کارتەکانی عەرەبستانی سعودیا و یعنی تورکیا لە عێراق بە تەواوەتی سوتاون ئیتر سوننەکان تەنیا خەونیان بۆ ئەوەی بە شێوەیەکی ئارام لە عێراق بژین ئەوەیە کە لە چوارچێوەی هەرێمی کوردستان بەیەکەوە بژی؟ ئەوەی کە من ئاگادارم لە حاڵەتی ئێستا باسەکەین بەڵام وەکو قەزەیەکی ستراتیج ئەکەیت سوننەکان و بە تایبەت نخبە گەنجەکانیان کە ئێستا لە جموجەول و حرەکەتێکان و تا ڕادەیەک ئەتوانم بڵێم پەیوەندیشیان لەگەڵ ئەمریکا هەیە و لە هەوڵی ئەوەدان کە لۆبیەک دروستکەن ئەم لۆبیە با بڵێم پێک بێ لە دەرەوە و لە ناوە و لە دەوڵەتی سعودیە و قەتەر و دەوڵەتە سونیەکانی کە چونکە ئەوان ئەمڕۆ خۆیان بە قەردار ئەزان حتا دەوڵەتە عەرەبیەکانیش دەوڵەتە سونیەکان کە کورد توانی لە هەرێمی کوردستانە و لە کەرکووک و هەر ئەم سێ با بڵێن پارێزگایە لەگەڵ هەڵەبجەیە توانیان ئینقازی سونە بکەن بەڕاستی ئەگەر وانە بواە احتیمالێکی زۆر هەبواە قڕکردنێکی سونە ببووایە ئەوان خۆیان گرتەوە بە تایبەت ملیۆنێک و تقریبا نیو لە سنەی عەرەب ڕووی کردە کوردستان ئەمە بەڵگە و دەلیلە لەسەر ئەوەی کورد ئێستا مرەشەح بۆ ئەوەی کە دەوڵەتی تایبەتی خۆی هەبێ و دەتوانێت باوەش بکە بە ئاوارەی دنیاە و دەتەوێت بڵێ یعنی ئێستا کورد پێکاتەی سونەی پاراست لە هەڕەشەکانی شیعە مەزهەبدا؟ بەڵێ بەڵێ ئەوە حقیقەتێکە نکۆڵی لێ ناکرێت بەڵگە و دەلیلیشمان ئەو پێشوازیە گەرمەی کە لە عەرەبستانی سعودی پاشای عەرەبستانی سعودی خادم الحەرەمەین لە جەنابی کاک مەسعود بارزانی دەکا ئەوە بەڵگە و دەلیلە زۆر جار لە هیچ سەرۆکێک و مەریکێکیش بەو شێوازە پێشوازی لێ نەکراوە هەروەها پێشوازیەکانی لە قەتەر و لە شوێنەکانی کەوتەنان حتا لە تورکیاش تەماشا دەکەین ئەو پێشوازیانەی کە لە سەرۆکی با بڵێن هەرێم و کاک مەسعود بارزانی دەکرێت وەکو پاشا و وەکو سەرۆک کۆمارێک با بڵێن پێشوازی لێکرێت چونکە وەکو میێوانی بەڕێستان ئیشارەتی بۆ کرد کورد سمبولی هەیە نەک بەستەنها کاک مەسعود بەڵکو سمبولی زۆری هەیە و ڕەمزی ئەم ڕەمزانە بوونەتە شایستەی ئەوەی کە لە ناحەی قانونی حتا نێودەوڵەتیشە پێگەیان هەبێ قەراراتی پێگەی نێودەوڵەتیشە کورد ئێستا لە قەراراتی نێودەوڵەتیشە پێگەی و ناوی بە ئاشکرا دێ و ئیستیقبالەکرێ لە هەموو دنیاە و لەسەر ئەمنیەتی ناوچەکەەوە ئەمنیەتی عەرەب و شیعە و کورد و سونە و تورک و هەموو ئەمانە ئەمڕۆ کورد پێگەی هەیە بۆیە ئەوەی کە مرەشەحە لە دوای داعش ئەوەیە کە کورد ئەگەر ناوماڵی خۆی خۆشکە دەوڵەتی ببێ کە دەوڵەتشی بوو ئەکید ئەو وەختە سونەکانیش دەوڵەتی کوردی دەکەن بە مبەررێ بۆ ئەوەی کەوە ئیقلیمێکیان هەبێ لەبەرەوە تا ئەم ساتە وەختە شیعەکان قبول ناکەن بە ئیقلیمی شیعەکانیش تەنانەت حتا لە بەسڕایە ئێستا بەسڕایەکان داوایەوەکەن ئیقلیمێکیان هەبێ قبول ناکەن لە کاتێکە لە قانونی لە دەستوری عێراقیە هەر پارێزگایەک حەقیەوەیە ئیقلیم بێ ئەوان بۆ شیعەکان قبول ناکەن لەبەر ئەوە بۆ سونەکان زۆر زەحمەتە بەڵام ئەبێتە دیفاکتۆ ئەو وەختە کە کورد دەوڵەتی ببێ و احتیمالێکی زۆریش عەرەبە سونەکانیش داوای ئەوە بکەن لە زمانی دەوڵەتێکا بن ئەگەر ئەو دەوڵەتە دەوڵەتی کوردستانیش بێ هەر ناوێکی کەی لێ بنرێ و ئەوان پێکەوە بژێن چونکە ئێستا نخبەی سونی ئەوەی کە من ئاگادارم و لە نزیکشەوە ئێمە چەنەها دیدارمان بۆ لەگەڵیانە لەگەڵ نخبەکانیانە باشکرا ئاماژە بۆ دەکەن ئێستا لەبەر ئەوەی ئەبە وەزع ناخۆشیان بەسەر هات لە زیدی باب و باپیرانیان دوورکەوتنەوە ئێستا بەس بن ئەیانەیە بژێن تەنانەت حتا ئێستا داواکاری ئیقلیمیشیان نەماوە تەنها تا لە ڕەمادی گەڕاونەوە بۆ جێگەوشێنی خۆیان وە لە مووسڵشیانەیە بگەڕێنەوە لەبەرەوە ئێستا ئەو مەشروعی هەرێمێک من 100% لەگەڵ دکتۆرام لە هزری ئەوان نییە بۆ ئەم قۆناغە بەڵام بۆ قۆناغی داهاتوو بڵێ گەنجەکانیان زۆربەی زۆریان من کە چاوم پیانەکەوێ بڵێ ئەوان لە خەمی ئەویان نەک ئەو ڕەمز و هێمایانەی کە ناسراون قەدیمەکان باش بەڵکو ئەم گەنجە تازەکانیان ئێستا لە حرەکەتی ئەویان کە ئەوانی شەرێمی باشە بابزانین لە بەغداد چی دەگوزەرێ دەچینە لای بەڕێز نەوزاد ڕەسوول بەڕێز نەوزاد ینی شیعەکان هەرچەندە ینی بیرو بۆچوونیان سەبارەت بە ئایندەی عێراق لەبارەی حکومڕانیەوە جیاوازە بەشێک لە نێو شیعەکاندا دەخوازن حکومڕانی داهاتووی عێراق لەسەر بنەمای سەربازی بێ هاوشێوەی کۆماری ئیسلامی ئێران کە
ینی سوپای پاسداران حکومڕانی دەکات لە وڵاتەدا دەیانەوێت حەشدی شعبیش لە ئایندەدا حکومڕانی عراق بکات بەڵام بەشەکەی دیکە پێیان وایە دەبێت لە چوارچەوەی بنەماکانی دیموکراتیکە وەکو خۆیان باسی لێەوە دەکەن کە زۆرینەی شیعەش تێیدا باڵا دەست بێ یەک پارچەی خاچی عراق بپارێزرێ. بەڕاست ئێستا ینی گەیشتۆتە ئەو قەنەعەتەی ینی تەواوی پێکاتەکان لەو ئاستەدان بەیەکەوە بژین ئەو دەرفەتە ماوە کە کورد سوننا لە چوارچەوەی سنوورەکە پێی دەگوترێت دەوڵەتی عراق جارێکی دیکە بەیەکەوە بژین؟ لە ڕاستیدا من باوەڕم وایە کە سەرڕای ئەوەی ئێستا ناکۆچی و جیاوازی لە نێوان باڵەکانی شیعە لە ناوماڵی شیعەدا بوونی هەیە بەڵام بمانەوێت نەمانەوێت چێ پێی خۆشە و چێ پێی ناخۆشە و بابەتێکی دیکەیە عراقی شیعەکانە ئێستا لە ناو پرۆسی سیاسی عراق لە ناو دەوڵەتی عراق ئەوەی کە پێگەی قایمە ئەوەی کە بڕیار بەدەستە ئەوەی کە سەرچاوەی سروشتی مادی سیاسی عسکەری ئەم عراقی بەدەستە بریتێ لە شیعەکان لەبەرەوە من ینی ئەو جیاوازی و ناکۆچانەی کە لە نێوان باڵەکانی شیعە هەیە من بە شێوازێک لە شێوازەکان بەو جۆرەی دەبینم کە ململانیە لەسەر زیاتر قۆڕکردنی دەسەڵات زیاتر بردننی خێروبێر و داهاتی عراق زیاتر ناکۆچەکان ناکۆچی فکری نین ناکۆچەکان ناکۆچی مەسهەبی نین و بۆیە ینی ئەو مەترسیی لێ ناکرێت کە لە ئایندەدا ناکۆچی نێوان شیعەکان لە ناو خۆیاندا بگاتە ئاستی تەقینەوە و بیریشمان نەچێت کە ئەوەی قیادەی فکری شیعەگەری لە عراق دەکات بریتێ لە وڵاتێکی زلهێز کە بریتێ لە ئێران لەبەرەوە ینی هەر لەحزەیەک لە لەحزەکان ئەگەر بزاندرێ لایەنە سیاسیە ناکۆکەکان لە ناوماڵی شیعە دۆخەکە دەگەینە ئاستێک کە نزیک بێتەوە لە تەقینەوە ئەوان پێشیان لێ دەگرن و لە ڕابردوش ینی نمونەی ئەوە هەیە کە بینیمان ینی ناکۆچەکان لە نێوان بەڕێز نووری مالیکی بەڕێز مقتەدا سەدەر لە سەروبەندی ئەو خۆپشاندانانەی هەیە ئەو ململانەیە کە لە نێوان پەرلەمان و لە نێوان لایەنە سیاسەکان و خۆپشاندەران ڕوویدا بە شێوازی جیاواز ینی دەستی دەرەکی و دەستی وڵاتان هاتە ناو گۆڕەپانەکە هاتە ناو ململانەیەەکە و ململانەکەیان کردەوە بە ئاقارێکی دیکە باشە بەڕێز بپرسم هەرچەندە زۆر جاربازەوە دەکرێت کە ینی لە هەرێمی کوردستان پرۆژەی سربەخۆی زۆر بە ڕوونی بە ئاشکرایی باسی لێوە دەکرێت لە ناوچە سونیە مەسەبەکانیش ینی باز لە هەرێمێکی فیدرالی بۆ سونە مەسەبەکان دەکرێت بەڵام ئەگەر تەمەشای واقع حالی عراق بکەیت تەنانە لە نێو کوردیشدا یەخی تابی سیاسی نییە بەشێک لە هەرێمی کوردستان لەگەڵ پرۆژەی سربەخۆیە بەڵام بەشەکەی دیکە ئێستاش پێی وایە دەبێت لە چوارچەوەی عراقدا کورد بشێت لە ناو سونەشدا بە هەمان شێوە کاریگەریەکانی مالکی لەسەر پێکهاتەی سونە زۆر بەرفراوان بووە ینی پێ دوایە ئەوەی کە بازدەوە دەکرێت پێکەوە ژیان لە ئایندەدا لە نێوان پێکاتەکان لە عێراقدا شتێکی مەحاڵە ئەوە تەنیا قسەی ڕاگەاندنە ینی واقع ئەوەی کە دەبێ هەمومان بەیەکەوە بژین لە چوارچەوەی عێراقدا من باوەڕم وایە کە ینی لایەنە سیاسەکان لە عێراق خۆیان یاریکرد نین یاریان پێدەکرێت ینی یاری پێکراون ئەگەر بەخواستی سنە خۆی بێت ئەگەر بەخواستی کورد خۆی بێت ئێمە ینی دەمێکە بڕیاری جیابوونەوە و بڕیاری سربەخۆی خۆمان دەدا بەڵام ینی قسەکردن لەسەر سربەخۆیی جیاوازە لەگەڵ ئەوەی کە ینی ئەم بڕیارە بەدەست چێە ئەم بڕیارە چێ دەیدا ئایا بڕیارەکە لەلایەن خەڵکی کوردستان خۆمانەوەیە یان ئایا سونەکان بڕیاری جیابوونەوە و ڕاگەیاندنی هەرێمێک یان دەوڵەتێکی سونی لە عێراق بڕیارەکە لە دەست خۆیانە ناخێر ئەمە پێویستی بە جۆرێک لە کۆدەنجی نێودەوڵەتی کۆدەنجی ئیقلیمی و کۆدەنجی ناوخۆیی هەیە بۆیە ینی قسەکردن لە دەوڵەتی کوردستان لەم بارودۆخە وەکو قسە ینی شتێکە گرنگە با باز بکرێت سەرڕا ئێوەی هەندێک جار ئێمە لێرە و لەوێ زەرمان پێکەوتووە لە ناو پرۆسی سیاسی عێراق بەهۆی ئەوەی کە گوتاری دەوڵەتی سربەخۆیمان هەبووە پێگەی کورد لە ناو پرۆسی سیاسی عێراق لاواز کرایە یان با بڵین مەترسیمان بۆ سەر لایەنە دەسەڵاتدارەکانی عێراق لە ناو پرۆسی سیاسی عێراق دروست کردووە و جۆرێک لە بێمتمانەییش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەهۆی ئەو گوتارانەی کە لەبارەی دەوڵەتی کوردیەوە دراون دروست بووە و دەتوانم بڵێم بەشێکی زۆر ئەو
بێوەزئی و لایەنە خراپە ئابوووریە کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە بە شێشی ڕنگدانەوەی ئەو گوتارەیە کە کورد لە ڕابردوو هەیبووە کەواتە گوتارەکە لەگەڵ واقع حالی هەرێمی کوردستان گونجاو نییە قسەکردن و گفتوگۆکردن ئێمە دەبێ ینی خوێندنەوەی وڵاتانی زلهێز و دۆخی ناوخۆی خۆمان لە بەرچاو بگرین اینجا ینی بین قسەیەکی جددی یان چۆن بین بە شێوازێکی کردارەکی بەرەو ئەو حاڵەتە بڕۆین. ئێمە ناتوانین بە ماڵێکی شپڕزا بە ماڵێکی شێواو لە هەرێمی کوردستان بە ناکۆچی سیاسی نێوان لایەنە سیاسەکان بە لێک تێنەگەیشتن بە جیاوازی بیر و بۆچوون لە ناو خۆماندا بە ڕێزنەگرتن لە یەکتر و قبول نەکردنی یەکتر ئێمە بین ئەو مەهامە گەورەیە ئەو خواستەکەواتە ئیرادەی ئەو ئیرادەیە کە دەخوازێ عراق بە یەک پارچەیی بمینێتەوە یعنی لەسەر ڕووی هەمووشیانەوە کۆماری ئیسلامی ئێرانە ینی پێدوایە و ئیرادەیە ئێستا بەسەر تەواوی عراق زێدەتر زاڵترە ئەوەی کە دەگوترێ ینی هەرێمی کوردستان هەردوای نەمانی داعش پرۆژەی سربەخۆی ڕادەگەینێ یاخود هەرێمی سونە ئەمە لە واقع دوورترە لەوەی کە یەک پارچەی عراق زۆر لە واقعی داهاتوو نزیکتر بێ. لە ڕاستیدا ئەگەر تەماشای سیاسەتی نێودەوڵەتی بەرامبەر بە خاچی عراق و بەرامبەر بە دەوڵەتی عراق بکەین هەموو بانگەشەی ئەوە دەکەن کە عراق بە شێوەی یەکگرتوو بمێنێتەوە و عراق یەک پارچە بێ و باسی لە سەروەری عراق دەکەن. ئاخر قسە لێدوان کە گوێمان لێ دەبێت لە مەگۆرکە کە دەڵێ ئێمە لەگەڵ عراقێکی یەکگرتوون و پارێزگاری لە سەروەری عراق دەکەین. قسەکە لێرە ئەوەیە ئێمە با حەقمان لەوە نەبێت ئەمریکا چی دەڵێ وڵاتانی زرهێزی دەڵێن ئێران چی دەڵێ و بە عراق بە چ دۆخێکدا تێدەپەڕێ بەقەدەر ئەوەی زیاتر دۆخەکە لە ئاستی خۆمان و بە چاوی خۆمان و بە نەفەسی خۆمان تەماشای پەیوەندی خۆمان لە ناو هەرێمی کوردستان بکەین و کار بکەین بە جددی بۆ ئەوەی کە ئێمە لانی کەم ببینە دیفاکتۆیەک ببینە ئەمرێکی واقع بۆ ئەوەی ئەو کیانی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەرەو گەورەتر بوون و بەرەو قوارەی زیاتری ببین. بەڵام ئێمە ینی وەکو باسمان کرد ئێمە دەبێ ینی لە خۆمانەوە دەست پێ بکەین. باشە دکتۆر موەیەت دەگەڕێمەوە لای تۆ پێدوایە لانی لە کۆتاییدا کورد ناچار دەکرێ بگەڕێتەوە باوشی بەغدا لە کاتێکدا ینی حەشدی شعبی بە بڕیاری دەنگی کوردان بە بڕیاری دەنگی سونە مەزهەبەکان بە بڕیاری شیعەکان پرۆژەی بۆ دەرچوو بوو بە هێزێکی نیزامی و لە ئایندەدا ینی چاوەڕێ دەکرێ ینی پێکاتی حکوومەتی داهاتوو لە حەشدی شعبی بێ و پەرلەمانتارانیش هەر لە حەشدی شعبی بن تەنانەت لە تلعفەر کە ناوجەرگەی سنووری سونە مەزهەبەکانە ئێستا حەشدی شعبی بوونی هەیە و لە هەرێمی کوردستانیش لە چەند ناوچەیەکدا یەکەی سەر بە حەشدی شعبی بوونی هەیە. ئەمە ینی ئەمانە بە شێوەیەکی گشتی وامان لێ دەکات کە لە ئایندەدا کورد ناچار بکرێت دەست بەرداری پرۆژەی سربەخۆیی بێ و بگەڕێتەوە باوشی عراق. کامیران ڕاستکردنەوەیەکی بچووک من دکتۆر نیمە سەبارەت پرسیاری وەڵامی جەنابەت کە ئەگەر کورد ناچار بکرێ بگەڕێتەوە بەغدا من تەسەور ناکەم کورد ناچار بکرێ بگەڕێتەوە بەغدا کورد بێهیوا بووە کورد بەهیوی بووە کۆ پرۆسە سیاسی ئەو پرەنسیپێن سەر ئاوا بووینە شەراکەت بوو تەوازن بوو هاتە تێکدانش دەستپێکی و حتا نکە ئەف پێنگاوێت جەنابێتە بەحث کرین و حەشد شعبی هاتیە کوردستانê ئەvە بخۆژی بێژین پێنگاوەکە دیە دیار دکەتن نیەتێت نەپاکێن حکومەتە بەغدا بەرامبەر هەرێما کوردستانê حەشدا شعبی ئەم دزانین چەند جارە بەرپرسێتوانە گازی کرینە کۆ ئەم پشتی شەڕی داعش هەرێما کوردستانê ئارمانجا مەیە ئەگەر بێژین حکومەتە هەرێما کوردستانê ڕێدا بە بێگومان حەشدا شعبی دا چەکدارێت خۆڵناف دهۆک و هەولێر و سلێمانیە ژی دروست کرد نکەشیایە خانەقینێ شنگارێ جهێن کۆ سەر توخی بێمە و بێژین حکومەتە عێراقی یان ژی داعش لێری هەندێک هێز چێکرینە
پێنگاوا دوێ ئەوە کۆ بێتن مای خۆت هەرێما کوردستانیژی بکات هێزن سەربخۆڤە چێکات و باوەریاوانە فدرالیەتێ نینە ئەو عێراق وەکی شیعەل دەستپێکێ مەمنون بوون کو هەرێمەکە شیعە هەبێت شخۆ دستوری عێراقێدا ئەوە تەزبیت بووی کۆ هەر پارێزگایەکی یان پترش پارێزگایەکی هەرێمێکی درست بکات ئەvە پێشنیارە شیعە بوو و شیعاژی پێشنیارە عەمار حەکیمی بووە یعنی ئەنجومەنی باڵای ئیسلامی لێ نکات و ببینی ئەو دژی وێنە سنە وی وەختی دژ بۆ نکات گەل وێنە هەرێما کوردستانی ئەس باوەڕ ناکەم بێتە نەچارکردن هەرێما کوردستانی دوی شەڕیدا دیار کرد کۆ شێتن سنوورێن خۆ بپارێزتن هەرێما کوردستانی دیار کرد پێ دوانیە بەڕێز مۆیەد پاراستنی سنووری هەرێمی کوردستان لە کاتێکدا بووە کە داعش هەبووە و کۆمەلگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی شەڕی داعشیان کردووە لە چوارچێوەی شەڕی داعشیشدا پشتگیری هەرێمی کوردستانیان کردووە بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئایا دوای نەمانی داعش کۆمەلگەی نێودەوڵەتی ئامادەیە بەرگری لە کورد بکات لە دوای نەمانی داعش بەتایبەت لە بەرامبەر حەشدی شعبیدا بەڵام پێشەوەی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە دەچینە پشوێک و دواتر درێژە بە گفتوگۆکانمان دەبێت. جارێکی دیکە سڵاو تەوەری ئەمڕۆی باسی ڕۆژمان تایبەتە بە ئایندەی عێراق دوای نەمانی داعش بەڕێز مۆیەد پرسیارەکەم بۆ بەڕێستان بوو ئەگەر وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە دیارە لە شەڕی داعشدا پێشمەرگە توانی سنووری هەرێمی کوردستان بپارێزێ دیارە بە پاڵپشتی هێزەکانی هاوپەیمانانیش بووە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دوای نەمانی داعش ینی دەکرێت کۆمەلگەی نێودەوڵەتی هەمان پشتگیری پێشمەرگە بکە لە مەترسیەکانی حەشدی شعبی بۆ سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی ڕاستکردنەوەیەکی تر ئەو دەڤەرەی ئێستا ئازاد کراوە پێش ئێستش لە دەستی پێشمەرگە بووە پێش ئەوەی داعش بێ دیسە شنگار و زمار و ئەو منتەقەیە لە دەست پێشمەرگە بووە و لە ژێر ئیدارەی حکومەتی هەرێمی کوردستان بووە لەوێ مەدرسەی کوردی هەبووە قایمقام لە هەرێمی کوردستان تعین دەکرا و لەوێ دەوام دەکرد بەڵام ئەوە بوو کە داعش هات بڵێن کورد بۆ پێشمەرگە بۆ ماوەیەک لەوێ شکستنی بینی پاشان ئەگەر ئەمە باسی یارمەتی بڵێن حولەفا بکەین و یارمەتی ڕۆژئاوا بکەین خۆ ئەگەر ئەو یارمەتیە بۆ عێراقش نەدەوا عێراقش نەیدەتوانی بشتەناو مۆسڵ کەواتە ئەو هێزەی کە پێشمەرگە هەبووە هێزێکی کاریگەر بووە و هێزی پێشمەرگە بۆ یاریدەدەر لەشکری عێراقیش سەرکەوتن بەدەست بێنتن من ئێستاش لەو قەنەعەتەمە پێشمەرگەی کوردستان تەجروبەیەکە مازن بۆ چێ بۆ دوی شەڕیدا و دیسا دوو مناسەبادا ئەس بینمە بیرەوە بینمە بیرە بینەرێن هێژا وەختی خۆ مالکی لەشکر هەنارتە زمار و بێتن سنووری سووریا بگرتن وی وەختی ئەم هەمیمە تەلەڤیزیۆنێدا دیت جەنابێ سەرۆک بارزانî بخۆ چۆ جەبهەی و لێ درکێ جەبهە گرێدا بەرامبەر لەشکری عێراقی لەشکری عێراقی خۆ vekişan هەکی ئەم بینێ پشتی وێ چۆ کەرکۆکێژی دیسا جەنابێ سەرۆک بارزانî وەک سەرکردێ گشتیە هێزە جەیدارên کوردستانê çۆ kerkûkê jî lê jî leşkerê Iraqê hate rawestandin ez dibêjim ku ev tecrüba şerê Daeş pêşmerge hêz ê xistiye pêşmerge geleçekê nîv dest ketiye û ez bawer nakim şerê bibitin hemî gava serkirdatiya Herêma Kurdistanê gotiye em dixwazîn kêşên gel Bexda şêweyekî aştiyane çareser bibin ve mujtemacî dewlîş qebûl naketin Iraq hêrişek bikete ser Kurdistan. دیارە لە ڕابردوودا ینی هەرێمی کوردستان هیچ کاتێک شەڕی نەخواستووە بەڵام دیارە شەڕی لەسەر فەرز کراوە پرسیارەکە من زێدەتر لەسەر ئەوە بۆ ئایا کۆمەلگەی نێودەوڵەتی پشتگیری هەرێمی کوردستان دەکات
خوا نەخواستە ئەگەر پەیوەندی لەگەڵ بەغدا پچراوە شەڕی لێکەوتەوە. دەچمە لای دکتۆر محەممەد بازیانی. بەڕێز بازیانی، وەکو باسمان لێوە کرد حەشدی شعبی بە پرۆژەی ینی بە پرۆژەیەکی یاسایی ینی بوو بە هێزێکی نیزامی لە عێراقدا و تەنانەت ئێستا مالکی بە هەموو شێوەیەک هەوڵ دەدات جارێکی دیکە بگەڕێتەوە سەر کورسی دەستەڵات و هەندێک ئاماژەش هەن لە بەغدا کە ئەگەر هەیە بە پاڵپشتی کۆماری ئیسلامی ئێران مالکی بگەڕێتەوە سەر کورسی دەستەڵات. دیارە هەڵوێستی مالکیش بەرامبەر بە کورد چۆنە؟ ینی مەترسی هەیە دوای نەمانی داعش لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ناوچەکە بە شێوەکی گشتی لە عێراق؟ ئێمە مەترسی داعشمان لێ دوور بۆتەوە، بەڵام مەترسیەکی کە ئێستا ڕووی کردوێتە ئێمە و بە ئاشکراش هەرشەمان لێ دەکەن و نەک هەر ئەوەی کە لە پشتیەوەیەکی کە مالکیە بە ئاشکرا ئیشارەت و ئاماژە بەوە دەکات دەبێ هێزەکانی پێشمەرگە بگەڕێنەوە بۆ پێش 2023. ئەمە هەمووی حاڵەت گەلێکە ئیشارەتە بۆ ئەوی کە بە فعلی ئەوان نیەتیان باش نییە و بە تایبەت مالکی و تەنانەت حتا حەشدی شعبیش، چکە حەشدی شعبی لە کۆمەڵی میلیشیات پێکاتوە و غەڵەتێکی ستراتیژی هەم کورد کردی هەم سونە کردی کە دانیان نا بۆی حەشدی شعبی بە بڵین بە یاسا بکرێت، بە قانون بکرێت و ئێستا بە دووری نازانم وەکو سوپای پاسدارانی ئێران لە داهاتوودا دەور و ڕۆڵی ببێ. بۆیە مەترسی گەورە لە داعش گەورەتر بە دید وەچوونی من وەکو لە زۆر میدیاکان من ئیشارەت و ئاماژەم پێکردو حەشدی شعبیە. حەشدی شعبی مەسئلەیەکی مەذهبیە. دیاردەی داعش دیاردەی و ظاهیرەیەکە و ئەڕوا و زۆریش وا تەسەورەکەی ئەم دیاردەیە دروست کرا بۆ ئەوەی کە بە فعلی حەشدی شعبی و ئەمسالی حەشدی شعبی دەست بگرێ بە سەر ئەو منتقانەیە بە منطقە سونە نشینەکان و ئێستش مبەریراتی ئەوەیان ئەبێس بەی دووس بەی بڵێن ئەم حەشدی شعبیە بە یاسا و بە قانون کراوە و حەقی خۆیەتی جوولەی پێ بکرێ بۆ هەموو عێراق و کوردستانیش بەشێکە لە عێراق. باشە با ئێمە واقع قسە بکەین ینی باواقعانە قسە بکەین و هەموو شتێک بەوە گرێ نەدەین کە ئیتر دنیا شامی شەریفە و هەموو شتێک بەویستی کورد دەبێ. ینی پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە کە لە کاتێکدا ینی قسەی زۆر لەسەر ئەوە دەکرا شیعە تەنیا بە هەرێمێکە لە باشووری عێراقدا دروست بێت بەوە مەمنون بوو، بەڵام لە ماوەیەکی کووردا بینیمان کە توانی بە شێوەک لە شێوەکان هەژمونی سونە مەزهەبەکانی عەرەب بکات لە باکووری عێراق و لە ناوەڕاستی عێراقدا. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە، ینی بەجددی ئەوەیە، ئایا ینی حکوومەتی بەغدا دەتوانێت لە ئایندەدا هەژمونی هەرێمی کوردستان بکە؟ هەرێمی کوردستان لە چ خاڵێکدا بەهێزە بتوانێت ئەو هەژمونەی هیلالی شیعەکان بوەستێنێ لە ناوچەکەدا؟ تەنها بە یەک حاڵەت بە یەک ریزی میلەتی کورد دەتوانێت ئەو هەژمونە با بڵێن لا با ئەو مەترسیانە لا بە لەسەری، چونکە ئەو هەوڵەی کە شیعە داوێتی ئێمە بێ زۆر سوود ببینین لەو هەوڵەی کە بە سونەکانی کرد. ئێستا زۆرێک لە سونەکان پاڵپشتی مالکیەکەن یان پاڵپشتی عەبادیەکەن و توانیتی ریزەکانیان تێک بداتە ملیەکە. بۆیە ئەوەی کە ئەو هەوڵەی کە سەرکەوتن لە بۆ سونەکان ئێستا بە هەمان شێوە هەوڵی ئەوەدا کە ریزی سەفی کوردی شتێک بدات. ئەوە تا تەماشاکە حەشدی شعبی کوردیش وردە لە ڕێە و ناوی خۆیان نووسن و هەندێکشی پێشمەرگەی و ئەڕوا چێکەکە دانێ و ناوی خۆی دەنووسێ. بۆ دەڵێ هەوڵ دەدا ینی ڕزی نێوماڵی کوردی شتێک بدات. دکتۆر ینی بەڕاست تاوەکو ئێستا ینی ئەو هەوڵە ینی بەڕاست تاوەکو ئێستا ئەو هەوڵە سەری نەگرتووە؟ ئایا ئێستا یەکڕزی لە نێو ماڵی کورد هەیە بە واقعی یاخود وەکو باسی لێوە دەکرێت کوردیش بۆتە دوو بەشە، بەشێک دەیەوێت لە چوارچەوەی عێراقی فیدرالی ببینێتەوە، بەشێکیش باز لە پرۆژەی سربەخۆیی دەکات؟ جەنابەت لە پێشەکی ئەم بەرنمەیە ئیشارەتت بەوە کرد کوردیش هەندێکی لەگەڵ ئەوەن کە کورد خاوەندەوڵەتی خۆی بێ و هەندێکشی دەڵێن ئێستا وەختی نییە نەک لەگەڵی نەبن، چونکە ئەوان لە پەیڕۆ پرۆگرامیان ئەوەیە کە
کورد حەقی خۆی هەیە مافی چارەنووسی خۆی بێ مافی چارەنووسی حەقیقیش بۆ کورد ئەوەیە کە دەوڵەتێکی بێ بۆیە من لێرە مەترسیەکەی حەشدی شعبی بە گرنگتر ئەزانم چونکە حەشدی شعبی وەکو جەنابی برای بەڕێزمان لە بەغاوە ئیشارەتی پێکرد فعلا دەوڵەتێکی گەورەی وەکو جمهوری ئیسلامی ئێران لە پشتێتی و کەسایەتێکی وەکو قاسمی سلێمانی بە ئاشکران کۆڵی لەوە ناکاڵێ ئەگەر ئێمە نەبووینایە بەغاش گیرا بوو وەکو دیمەشقی گیرا بوو بە فعلی ئێستاوان لە ناو مەیدانی عێراق تراتێنەکەن ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ئێمەی کورد ڕاستە هێزێکی پێشمەرگەی گەورەمانەیە بەڵام لە هەمان وەختا خەلەری گەورەشمانەیە لە ناو خودی خۆمانە دەبێت ئەو خەلەلانە چارەسەرکەین ئاشتبوونەوەیەک دەبێت بکەین بۆیە من لەم منبەرەوە ئیشارەت بەوە دەکەم چارەسەری ئەم کێشانە ضرورەتە کاک مەسعود بەرزانی خودی خۆی بڕوا سەردانی لایەنەکان بکە و ئاشتەوایی یەک دروستکە بۆ ئەوەی دار پوازووی لە خۆی نەبێ قەت ناقڵشێ بۆی لە ناو خودی خۆمانە زەفەرمان پێ نەبرێ ینی کوردیش وەکو سونەکانی بەسەر نییە من وەکو ستراتیجوانێکش وەکو حیزبێکی ساحی کوردستانیش هەست بە و خەتەرە گەورەیەکەم دکتۆر محەممەد بازان تۆ ئاماژەیەکی گرنگتدا بە سەردانی ڕابردووی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ عەرەبستانی سعودیە باست لەوە کرد کە لە عەرەبستانی سعودیە پێشوازیەکی ینی فەرمی لە بارزانی کراوە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە تێگەیشتنی تۆ بۆ پێشوازیکردن لە بارزانی بەم شێوەیە چییە؟ ئایا عەرەبستانی سعودیە لە سونە عەرەبەکان بێئومێد بووە لەوەی بتوان مافەکانی خۆیان بپارێزن دەخوازێ ئەگەر سەرکردەیەکی کوردی شەبێ بەڵام تەنیا سونە مەزهەب بێ عەرەبە سونەکان لە چوارچێوەی ئەو ینی پارێزگاریان لێ بکرێ لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کورد بژی؟ ئەوەی کە من قەنەعەتمەیە تەنها هیوایەک ما بێت لە عێراقا و پاش داعشیش تەنها کووردە ئەوە مەسئلەیەکە بە نیسبەتی سعودیەوە ئەمە نەکرد ئەوە حتا مەریشی سعودیە من لە هەندێ با بڵین جێی تایبەتی خۆمەوە کە قسەی کردووە ئیشارەتی بەوە کردووە کە تەنها هیوایەک ما بێ بۆ سونەکان لە عێراقا کووردە و کوردیش دەتوانێت کۆیان کاتەوە یەکێکی وەکو ئەو دکتۆرە بەڕێزش کە من ئیشارەتم پێکرد کە سەرۆکی جەبهەی تەوافق بوو کە لە لێرە ئێستا دانیشێ لە هەولێر دانیشێ بە ئاشکرا ئیشارەتی بەوە کردو تەنها هیوایەک بۆ سونەکان ما بێ کووردە ڕاستە ئێمە نامانەوێت شەڕی مەزەوی بکەین ئەمانەوێت حتا مامەڵە بکەین لەگەڵ ئێرانە لەگەڵ حکوومەتی عێراقا لەگەڵ دەوڵەتە عەرەبیەکانە لەگەڵ تورکیایە ئەمە حەقیقەتێکە ئێمە بێت تەوازونێک دروستکەین چونکە ئەو دەوڵەتە کە دروستە بێت دەوڵەتێک نابێت بێت ئەمنیەتی منتەقەکە تێکدا بەڵام لە هەمان وەختا ئێمە وەکو پێویست کارمان بۆ ئەوە نەکردووە بۆ ئەو دەوڵەتە نەکردووە ئەبێ ئیطمئینانات بدەین ئەبێ ئەو وەفدانەی کە هەیە من لە زانکۆی جیهان ماوەیە لەمە پێش لە پانێڵێکە ئاشکرا ئیشارەتم بەوە کرد لە کە من بابەتێک بوو من بۆ ئوستادی جامیعەکان ئیشارەتم پێکرد کە زەرورەتە کورد لۆبی کورد بگەڕێت نابێ ئەوها بە سڵی داوای دەوڵەتی کوردی بکەین و ئەوها سست و دابنیشین و داما و دابنیشین هەر ئەوە ترسی ئەومانەوێ حەشدی شعبی ئەبێ خۆمان ئامادەکەین پێشمەرگا بێ بواری وەزعی باشکەین باشە بێ بواری هاوڵاتیان باشکەین ینی دکتۆر دیارە پەیوەندەکەم لەگەڵ نەوزاد ڕەسوول تاوەکو ئێستا ئامادە نەبووە بۆیە کەمێک لەگەڵ تۆ دەمینێمەوە ئەگەر ئێمە باس لە ئاستی نێودەوڵەتی بکەین دیارە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی پەیوەندیەکی تونند و تۆڵ هەیە و بەشێکی زۆر لە وڵاتانی گرنگی جیان پشتگیری لە داخوازیەکانی خەڵکی کوردستان دەکەن بەڵام پێت وایە بۆچی لە ناوە خۆدا نێوماڵی کورد ینی تاوەکو ئێستا کورد نەیتوانیوە خۆی ڕێک بخاتەوە ئایا ئەمە پەیوەندیدارە بەو گەمە سیاسیەی کە لە بەغداوە یاری بۆ دەکرێ ئەمە ینی دەرەنجامی ئەو گەمە سیاسیانەیە کە دەخوازن کورد دابەش ببێ بۆ دووبەرە؟ ئەوەی کە من تێگەم ئەگە ماڵ خۆی ماڵ بێت دراوسەکان ناتوان تەسیری تێ بکەن ئەگە خۆی تۆکمە بێ لە ناو ماڵەکە هیچ کاتێک دراوسێ ناتوانێت تەسیرت تێ بکە لەوانەیە ئیش بکە لەسەرەوەی وەزعت تێکدا بەڵام کە تۆ خۆت تۆکمە بووی لە ماڵەکەی خۆتان ناتوان ئەوان باز لە نەخۆشیەکانی هۆکارەکەت مەخینە سەر دەوڵەتانی دەور و پشتمان من ئەڵێم ئێستا هۆکارەکە بۆ بەڕێزت هۆکارەکە یەکەمی شت حیزبایەتی لە سەروی هاوڵاتی بوون و نیشتیمانەوەیە لە بەرژەوەندی حیزبی زیاتر زاڵە بەسەر بەرژەوەندی هاوڵات حتا بەرژەوەندی ئەو دەوڵەتی کە دروستە بێ مەفروض وایە
مادام ئێمە ئامانجێکی گەورەمان لە بەردەمایە دە پیاوی گەورەی ئەوێ پیاوی گەورەش شتی گەورە ناکاتە قوربانی شتی بچووک دەبێت شتی بچووک بکاتە قوربانی شتی گەورە ئێمە شتێکی گەورەمان لە بەردەستایە کە ئێستا فرسەتێکە هاتوو بۆ کورد بە قەنەعەتی من هەڵوێستی کاک مەسعود ئێستا بچێتە سەردانی هەموو حیزبەکان بکە و بڵێ من لە فڵان شوێن لەگەڵتانە دانیشم لە ماڵی خۆتان دێم لەگەڵتانە دانیشم و قوربانی هەموو مەساڵیحێکی حیزبیەکەینە قوربانی ئەو دەوڵەتی کە سبەی دروستە بێ من قەنەعەتمەیە ناو ماڵی کوردیش زۆر زۆر بەباشی چاکە بێتەوە ئەبێ پرۆژەیەکشمانە باشە بەڵام تۆ پێت وایە ینی تۆ پێت وایە هەرچەندە من نامەوێت لە تەوەری بەرنامەکە دەربچم دکتۆر محەممەد بازیانی هەرچەندە من نامەوێت لە تەوەری بەرنامەکە دەربچم بەڵام دوو جارە ئاماژە بە ڕۆلی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەدەی پێت وایە گرفتەکە لە سەردانی بارزانیە بۆ لای حزب و لایەنە سیاسیەکان لە کاتێکدا هیچ حزبێک بە ئاشکرا بازدەوە ناکە کە گرفتیان لەگەڵ خودی مەسعود بارزانیەوە هەبێ ئەوان دەڵێن پرۆژەمانەیە بۆ هەرێمی کوردستان پێشەوەی پرۆژەی سربەخۆی ڕابگەیندرێ دەبێ کۆمەڵێک چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت پێدوانی ئەمە لەگەڵ داواکارێکەی تۆ یعنی شتێکی دوورە نا هیچ دوور نییە کاک مەسعود کە دانیشێ لەگەڵ ئەوانە پرۆژەیان هەیە دەڵێ کامەیە پرۆژەکەتان فەرمو دانیشن با پرۆژەکە پیادە بکەین مادام پرۆژەکە لە مەسلحەت و بەرژەوەندی ئەم دەوڵەتەیە کە دروستە بێ فەرمو پرۆژەکانتان و من ئامادەم پیادەیکەین چونکە عقلی دوان باشتر لە عقلی یەک زۆر باشە باشترە لە عقلی یەک باشە عقلی هەموو ئەم عقلانە ئەم هەموو تااقەتانە بێ کۆ بکرێتەوە لەگەڵ یەکتریا بە نەزەری من چارەسەری کێشەی کورد و بە تایبەتی ئەو دەوڵەتی کە ئێمە هیوا ئەواتمانە بەوە ئەبێ کە تەنازول بۆ یەکتری بکەین باشە مەسعود ئەمڕۆ باشە بڕوا وەکو عەرزم کردی ئەمە نەک هەر لێرە وتومە لە دیپەیتەکەشا ئیشارەتم بۆ کرد مەفروزە ئەمڕۆ خۆی بڕوا چارەسەری مشکلەکان کە زۆر باشە پیاوی گەورە دەبێت خۆی بڕاتە ناو مشکلەکانەوە چارەسەری زۆر باشە چارەسەر نابێت دێت و دەڕوا و دێت و دەڕوا مانجی چوار ئەڵێ ئێمە ڕەوانەیە دابنشین کا هیوا ئاوات نامێنێ بۆ کەواتە لە داهاتوودا هەموو ئەگەرێک لە ئارادا دەبێ بەڕێز مۆیە تەیب دێمەوە لای بەڕێستان یعنی پێت دوایە ینی وڵاتانی هەرێمی وەکو تورکیا وەکو عەرەبستانی سعودیا ڕازی بن بەوەی کە عێراقێک لە چوارچەوەی هیلالی شیعی بمینێتەوە ئایا گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە پێویست دەکات لەو ناوچەیەشدا دەوڵەتێکی دیکە لە دایک ببێت و پێی بگوترێت هەرێمی کوردستان و بەلای کەمیەوە ئاسایشی خۆیان بپارێزن بەێ ڕاستی وەختی ئەم تین بەحسا هەڵوێستی دەولەتی دیکەین بەری هەر تشتێکی کووردا چ بڕیاردایە وەختی ساڵە شێستوەیەکی خەلکی کوردستانە باشوور بڕیاردا شوڕەشە ئەیلولێ بکەن دزانین عێراق دژیوەیە تورکیا دژیوەیە ئیران و سووریا دژیوەیە لێ شوڕەشە خوکردن ساڵە هەفتی و شەشی جارەکەدی شوڕەش سەرهەلدابە ئەم دەستپێکی بەری هەر تشتێکی کووردا چ دوێت چ بڕیاردای باشە ئەبە هەندە ساڵە 100 ساڵە ئەم بەحسی بڕیارە چارە نویسێت گەین بڕیارە چارە نویسێ ملەتێک بخۆ دەستپێکێ دەت پاشینێ چاوەڕێی هەلوێستێ وڵاتی دیە ئەس تێناگە هەموەکی ئەمریکا دەبێژتن ئەم دیگەل ئێک پارچەیە عێراقینە یعنی دژاتیە سەرخۆبوونا کوردستانی دکەتن حتانی کە هێزەکە تاکە هێز و ئاشکرایی دژاتیا خۆ دیارکردە بۆ سەرخۆبوونا کوردستانی ئیرانە حتانی کە دەچ وڵاتێت عەرەبی دژاتی دیارکردە و نەتەنانە تورکیا و ئەمریکا و ئەوروپاژی بەحسەوێ کردە ئەvە پرسێکە گرێدایی ملەت خەلکی کوردستانە باشوورە خەلکی کوردستانە باشوورژی ئەگەر هێزên سیاسی ناکۆکن سەر ئایا دەولەتە کوردستان بێتە ڕاگەهاندن یان نە ئەم پەنایە ببینە بەر خەلکی ئەم ڕێفراندۆمی بکەین هەمی دنیای وسایە نەرویژێ وەختێ ڤای نەرویژ ببتە ئایا ببتە ئەندام تێکێتی ئەوروپادا یان نەبتە ئەندام ڕێفراندۆم کردن پرانیا خەلکی نەرویژێ گوتی ئەم ناخوازیم ببینە ئەندام تێکێتی ئەوروپادا نەرویژ حتا نکێژی ئەندامنی نەتێکێتی ئەوروپادا مادەم هێزên سیاسی کوردستانە باشوور کۆک نینن
الهفنه هاتینه کانی سرخوبون را بگهینن آنه دیتنا من باشترین چاره او ام گوی خوب دینه خلکیت زۆر باشە کەواتە کلیلی سەرکەوتنی گەلی کوردستان لە باشووری کوردستان یەکڕێزیەکەیتی کە یعنی هەموو خەڵکی کوردستانیش لەگەڵ ئەوەیە یەکڕێزی لێ بکەوێتەوە ئایندەش بڕیار لەسەر ئەوەدادا کە کورد دەتوانێ یەکڕیزبی یاخودنا. زۆر سپاس بۆ بەڕێز مۆیەد تەیب پەرلەمانتاری پێشووی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ دکتۆر محەممەد بازیانی ڕێخەری گشتی بزافی گشتی کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ نەوزاد ڕسوول پەرلەمانتار ئەندامی پەرلەمانی عێراق کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بوو، بەڵام گرفتی تەکنیکی وای کرد کە کەمتر گفتوگۆی لەگەڵ بکەین. بە ڕێزان و سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر.